تەمەنی 100 ساڵە و خەڵاتی مێدالیای زێڕینی بردەوە. مەلەوانێکی ئێرانی بە تەمەنی 100 ساڵی بەشداری لە پاڵەوانیەتی ماستەرزی مەلەوانی کرد کە لە وڵاتی قەتەر و لە شاری دەوحە بەڕێوەچوو. هەر لەو پاڵەوانیەتیەشدا خەڵاتی مێدالیای زێڕینی پێبەخشرا. تەقی ئەزغەری مەلەوانێکی ئێرانیە و لەدایک بووی ساڵی 1923 و لە دوایین پاڵەوانیەتی ماستەرزی دەوحە بەشداری کردو. توانی لەسەر سەکۆیەک خۆی فڕبداتە ناو ئاوەوە کە بەرزیەکەی 3 مەترە. ئەزغەری بەم کارەی ئەنجامیدا. ژمارەیەکی پێوانەی تۆمار کرد و بووە بەتەمەنترین بەشداروی پاڵەوانیەتیەکە بە درێژایی مێژوو. بەو هۆیەشەوە مەدالیای فەخر و درێسێک کە واژووی زۆربەی وەرزشکارە بەشداربووەکانی لەسەر بوو پێبەخشرا. تەقی ئەزغەری ئێرانی خۆی یاریزانێکی دێرینی مەلەوانیە و لە یەکەم پاڵەوانیەتی یاریەکانی ئاسیا لە ساڵی 1951 لە شاری نیودلهی بەشداری کردووە و توانیوێتی مەدالیای زیو و بڕۆنز بەدەست بهێنێت. دەستکەوتەکەی تەقی ئەزغەری نمونەیەکی زیندووە لە ئیرادە و خۆبەخشی بۆ وەرزش بە بێگوێدانە تەمەن. ئەو ئیلهام بەخشە بۆ نەوەکانی داهاتوو. ئەوەشمان بیر دەخاتەوە کە هیچ سنوورێک بۆ توانەکانمان نییە و ئیرادەی مرۆڤ کلیلی سەرکەوتنە.